بەخێر بن بە ئامادەی کلێڤەر 4. گەر دەتەوێت سەرکەوتوو بێت و نمرەی بەرز بەدەست بهێنی ئەوە لەگەڵ ئامادەی کلێڤەر 4 هەنگاوی سەرکەوتنەکانت دەست پێ بکە. لێرە باشتر مامۆستایەکانی شاری هەولێر لەگەڵ بدان و تا دەگەی بە نمرەی دەتخوازیت. لە قوتابخانەی کلێڤەر 4 باشترین هۆکارەکانی خوێندن بۆ تۆ قوتابی ئامادە کراوە. هۆڵەکانی خوێندن تایبەت بە وانە زانستیەکان بە ئامێر و کەلوپەلی سەردەمیانە دابین کراوە. لێرە تەنها ناوت تۆمار ناکەی، بەڵکو داهاتی خۆت دیاری دەکەیت. هەڵبژاردنی ئامادەیەکی باش بۆ ئەمڕۆ بەدەستهێنانی نمرەیەکی بەرز بۆ بەیانی. لە ئامادەی کلێڤەر 4 باشترین هۆکارەکانی گواستنەوە بۆ قوتابیان ئامادە کراوە. لە ئامادەیەکەمان خوێندن بە زمانی ئینگلیزی دەبێت. لە ئامادەیەکەمان خوێندنی کوڕ و کچ بەجیا دەبێت. لە کلێڤەر 4 قوتابیان ڕادەهێنرێن لەسەر پرسیاری وزاری بە شێوەیەکی بەردەوام. پەلە بکەن ناونووسی سنووردارە بۆ وەرگرتنی فۆرم سەردانان بکەن.